كان ئاوێکە کاربۆنی نییە ئەڵدیهای دیکۆن هەردووشە کاربۆنی نییە ئەوەش کۆمەڵی کاربۆنیە کوڕی ئەوە کۆمەڵی کاربۆنیە پێشتر کات هەردووشان پێ دەگوتن ئاوەکەی کاربۆنی واضح بوو امتحانەکەوە هەردووشان جواب یەکەم جا ئەڵدیهای وەربگرن ئەڵدیهای تەماشا ئەڵدیهای شێوەی گشتی COH ئەوە لەبەر دەکرێت پێم گوتی بێنێت لاقەڕەیەک لەبەر بکەن یەک و دوو لە نووسکەنوویەکە دۆریش دەبێت لەبەر بکەن ئەوە ئەڵدیهای ئاگە لەمە بێت دەی ئەوە کۆمەڵی کارای ئەڵدیهای ئەوە شێوەی گشتیە ئەوەش کۆمەڵی کارای ئەڵدیهای نووسیومە لاقەڕەیە ناونانی ئەڵدیهایەکان ناونێنان یان ناونان کارەکان ئەها کوڕینە ئەڵدیهای ئەگەر لێرە ئەڵدیهای پاشگیری ئاو تا سەر ئەلکان یاسای ناونان دەکاتە ئەلکان کۆ پاشگیری ئاو تەواو ئەلکان باش ئەوە یەک کاربۆنە ببینید کوڕی ئەوە یەک کاربۆنە یەک کاربۆنەکە چییە؟ میثال یاساتێ ئاگادار تەلەبێت یاساتێ لە بەرامبەر ئەڵدیهای نووسە ڕەنووسی ناوێت لە ناونانەکە ڕەنووسی ناوێت لەبەر چی؟ چونکە کۆمەڵەی کاربۆنی هەمیشە دەکەوێتە سەرفەڕی هەمیشە دەکەوێتە یەکەم کاربۆنە لەدەگەی لەبەر چی ڕەنووسیکەم مادەم هەمیشە یەکەم کاربۆنە ئیلا لە ئەگەرێکدا ڕەنووس دەکرێت لەقی پێوە بێتەرشە بۆ تۆ داخلی نییە نایەتەوە تێگەشتی کاتە ڕەنووسی پێ ناکەت ڕەنووسی مەکە ئەوە چەند کاربۆنە یەک کاربۆنە ئەوە ناوی میثان یەک کاربۆنە ئەمە یاسامانە یەک کاربۆن هەموو ئەلکانەکە میثانە پاشگیری ئاڵی کەسەر دەبتە میثان تۆ ئەوە ناوی بابی فۆرماڵدیهایدە لەبەریکە نووسراوە لە پێشە باشە بێنەشی نووسمە تو بینووسە یان ئیشارەتی لێ بدە فۆرماڵدیهاید لەبەریکە ناوە باوەڕی ئەوە چەند کاربۆنە کوڕینە CH3COH ئەگەر لێیە چەند کاربۆنە دوو کاربۆن میثانە پاشگیری ئاڵی یەکسەر ئەگەر سێ کاربۆن بوو ئەگەر چوار کاربۆن ئەوە ئەو دووە ناوی باریانە فۆرماڵدیهاید ئاسیتاڵدیهاید باشە بیزانن ئاکرا ئەوە بەنسبەت ئەڵدیهای هیچی کەمان ئەگەر دە کاربۆن بوو دێکات نۆ کاربوو نۆ نانە پاش بوو ئۆکتان تێدەگەی هیچ علمێشداکە ڕەنووسیی ناکرێت ئەو جارە دێمە سەر کیتۆنەکان و پاشان ڕۆشتی هەردووشیان دێ ئەو جارە کیتۆن تەلەبێت کە ئاگادار گوێرە باسی ئەوە کردوەتم کهول و ئیثەر برایەک وەنیا ئەگەر لێرە ببێت تۆ دۆبراییە کرد دەتوانن سوودیان لێ وەربگرین لە بۆ ناسینەوەی هەردووشیان لە ڕێیە دیزەوە ئەڵدیهای کیتۆنەکانیش دەتوانن لە برادار بێت کە دایما ناوەکانە بێت ئەڵدیهای و کیتۆن تەماشا ئەڵدیهای COH بەڵام کیتۆن COR یعنی بەس هێچەکە بکە بە R دەبکە کیتۆن ئەگەر لێیە ئەگەر کهولم زانی R بۆ هێچە هێچکەیت بکە بە R دەبکە ئیثەر ئەگەر ئەڵدیهای زانی RCOH هێچکە بکە بە R دەبکە کیتۆن ئەگەر لێیە یعنی مەبەستم لێرە ئەوەیە تکایە تەلەبێت کە کهولم زانی ئیثەریشم زانی باشە کە ئەڵدیهایدم زانی کیتۆنیشم زانی دەبها لە ئەنجامی گۆڕینی ئێچێک بە دەگەیشتن یاسای ناونان ئەوە شێوە گشتێکی بوو تەواو یاسای ناونان ئاگادار
الکان کۆ پاشگیری ئۆن الکان کۆ پاشگیری ئۆن کیتۆن ئۆنەکە دەدەسێت ئەلێرە لە بەرامبەری نووسا ڕەنووسمان دەوێت ئاگدار ڕەنووسی دەوێت پێناسەی هەردووشیان ئەڵدیهای و کیتۆن پێناسەی هەردووشیان موهیمە ئاگدار ئەڵدیهای کۆمەڵی کاربۆنی دەکەوێتە سەرپاڵ بەڵام لە کیتۆن دەکەوێتە ناو زنجیرەکان ناکەوێتە سەرپاڵ باشە تێگەشتن با بێین دەستە ناو ناکەین سادەترین کیتۆن کوڕینە سێ کاربۆنە ئاگداری سادە بێت کێ دەتوانێت بە تەنها یەک کاربۆن کیتۆنم بۆ دروست بکە ناتوانێت ئەڵدیهای دروست دەکرێت چێ دەتوانێت بە دوو دروستی بکە هەر ناکرێت بەڵام بە سێ دەکرێت لە سێ کەمتر کیتۆن دروست ناکرێت چونکە CH3 ئەوە CH3 ئەوانە هەردووشیان ئاڕن ئەوەش کاتە ئەوە چەند کات ئەوە ڕەنووسی بکە چێزانین چۆن ڕەنووس دەکرێت بە ئارەزوی خۆت دێت یەک دوو سێ لەبەر چی چونکە فەرقی نییە دەکرێتە ناوەڕاست وەرە ناوی بنێ دوو یەک دوو سێ پرۆپان وەنیا پرۆپان تێگوتمان پاشگیری ئۆنی بخە سەر خۆش پرۆپانە ئەوە پێشی دەگوترێت ئەسیتۆن کوڕینە جۆن لە دەنگە ئەوە پێشی دەگوترێت ئەسیتۆن لەو زاری هاتبۆ لەو زاری هاتبۆ کاملمان ئەسیتۆنە دوو پرۆپانۆن یانیش لەبەرەوەی ئەگەریتیمان نییە خوا دەتوانم بیکەمە یەک پرۆپانۆن دەتوانم بیکەمە سێ پرۆپانۆن نەخێت کەواتە دوو پرۆپانۆن یانیش پرۆپانۆن هەر ڕاستە تێگەیشتن باشتر وایە بینووسین دوو پرۆپان ئەگەر لە هاتەوە ئیمتحان نەژووسا بوو مەیکە مشکلە چونکە هەیە نییە دوو پرۆپانۆن ئەوجە دۆکە نووسێ احتیاجی نووسێ با بەردەوام بین کاربۆن یەک دوو سێ چوار ئەوە ئەلێرە بووناوی چێ زانێەوە بیوتانۆن یەک دوو سێ چار دوو بیوتانۆن ئەگەر لێە دوو بیوتانۆن ئەدێگەر بێتە ئێرە هەر دوو بیوتانۆن لەولا ڕەنووسەکەوە ئەگەر لێرە هەر دوو بیوتانۆنە کەواتە ئەوەش بیوتانۆن یان دوو بیوتانۆن فەرقی نییە تێگەیشتن چکە لێرەشی دانێ هەر لە کاتە دوو بیوتانۆن ئەگەری تر نارەکەی با بین لە پێنج کاربۆن تەمەشاکەی یەک دوو سێ چار کوڕینە خۆت چۆش مەکە ڕەنووسی لێ مشکلە دوو بیوتانۆن ئێستا کە پێنج کاربۆن ئەلێرە داینێن بەندە دوانەکە چییە ئەڵدیهای وەنیا ئەلێرە لێرە داینە هەر ئەڵدیهای ئەلێرە کیتۆنە ئەوە دەبتە یەک دوو سێ چار پێنج دەبتە دوو پێنتانۆن یەک دوو سێ چار پێنج ئەدی بێتە ئێرە یەک دوو سێ چار پێنج سێ پێنتانۆن ئەگەر لێیە کەواتە لە پێنج کاربۆنەوە لە ئەڵدیهای ئایسۆمەر دەست بێت ئەگەر پێ بڵێن پێنتانۆن بنووسە حەقی خۆت دەبڵێ مامۆستا دوو یان سێ تێدەگەی کەواتە دوو پێنتانۆن و سێ پێنتانۆن ئەگەر بێتە ئێرە دەبێتەوە دوو جارێک لە لاوەڕۆ کەواتە پێنج کاربۆن لە ئەڵدیهایەکان دوو شێوە هەیە دوو پێنتانۆن و سێ بەڵام لە سێ کاربۆن هەیە نییە دوو پرۆپانۆن لە چار کاربۆن هەیە نییە دوو بیوتانۆن بەڵام لە پێنج دەبتە دوو سێ لە شەش زیاد دەکەمەش تێگەشتن مهم ئەوەیە بە کوردی و بە کوردی ڕەنووسی بکە ڕەنووسی دەوێت ئەگەر لە پرۆپانۆنەکە و بیوتانۆنەکە لەشی ئاسایە بە زەواجی پێویستە بکرێت یعنی سەدا مۆبایلەکان هەندا سەدا نەوەت تۆ توانی ڕەنووسی بکرێت ئەگەر هاتەوە لە پرۆپانۆن تۆگە نووسران و مەیکە مشکلە چونکە هەیە نییە ئەو ئەگەرەیە بەس دەبێت بنووسێت لە ئاسەدا ڕۆژ بەکارهێنانەکانی تا لە بۆ خۆت یان
جغرافیا وایە سەباسی کەم کات دەبێتم میتانۆل بەکاردێت بۆ پاراستنی نمونە لە تاقیگەدا وە لە هەمان کاتیشدا ئەسیتۆنێکێکە لە یەکێکە لەو کیتۆنانی بۆی لەگاتەوە داکەوێت ئەوانە بۆ خۆت دەرەبەرکردن یاڵا تشی کاربۆکسی دەی کوڕینە بافریای کارەکان لاتەکان کە هەموو ساڵی دەی ترشی کاربۆکسیلی ئەو ئاوێکانن کە کۆمەڵی کاربۆکسیلیان تێدا ئاگە لەم بێت COOH ئەوە کۆمەڵی کاربۆکسیلی کەلەبەیە ئاگەکردن ئەوە فەرقی هەیە لەگەڵ ئەڵدیهایدا فەرقی لەگەڵ ئەڵدیهایدا ئەڵدیهای RCOH ئەوە RCOH ئەگەلێ OH بەس ئەوە پێی دەگوترێت کاربۆنیل ئەو COH بەس کە ئۆکسجینەکەی لەگەڵ دەبتە کاربۆکسیل تێگەیشتن ئەوە نەکەن ئاگەدان یعنی ئەوانە بەس بەڕاستی هەر ئەوەندە جیان بێتۆرێگونا هیچ شتێکە وەکو مێژوو جوگرافیا واقعی ناونانەکان لەبەرکردن ڕەوشتی چییە لەکوێ بەکاردێت هەر تێگەیشتی ڕەوشتەکانیشی کەمەوە بەکارهێنانەکانیشیان کەم یعنی لە کتێبەکەمانە بە کەفکورتی باسکرایە ترشی کاربۆکسیلی چۆن ناوبەجێکڕین ئەها وشەی ترش بەکارهێنین ترشی کۆ ئەلکان کۆویک یان ئۆیک فەرقی نییە لێرەش نووسە ڕەنووسینانە دیسان ڕەنووسینان ئیلاگەلەقی پێوە بۆ ئیشمان بەدڵی باشە ڕەنووسی مەکە خۆتی پێوە شەوەش مەکە بەڕووسە ئیلاگەلەقی پێوە بەدڵەوە نایەت ئەوکو پێم گوترۆ بابەتانە بەخۆیان ڕەنگە بەزە تشیشی کاربۆکسیلی بتوانین دۆڕایە ماستە بینین بابەتە زۆرە زۆر کارە پێم بۆنی باسکراوە بە تەحدید باسکراوە ئەمەش ئەوەندەی باسکرا بابین نمونەیەک ناو کە ئەگەر لێرە بێت ئەوە چەند کاربۆنە تەبعەن یەکە OH ئەگەر لێرە چەند کاربۆنە یەک دەنووسم ترشی میثان ویک یان میثانۆیک وەنیا ئەوە ناوە باوەکەشی ترشی میثان ویک ناوە باوەکەی ترشی فۆرمیک ئەو جارە CH3COOH چەند کاربۆنە ترشی ئیثانویک ترشی ئەسیتیک تەرەبەینە ترشی ئەسیتیک یانیش سرکە ترشی سرکی ئەگەر هەیە ئەوە لەسەری قوسە و زاری دەی هاتبۆوە کوڕینە بەبێدەن جب لەو کەوتە بێدەن بس كمان ما بروح او صحه التحمل فقال وذلك الانسان لا كواتا لو زاري هاتوا ببي سيستمي ايوباد كامله معنا تشي اسيتيكا لجواب منهم تشي تاكوين أو أنا هموي ببيس آيو أجل ده طب أنت لك سكر متشي بروباني أجل صار متشي بيوتاني أجل بيز يعني اشتكان هموي دبارة للدسبيك كان يقول وتقول لبريكان ميثان بروبان بيوتان نمود إشنا بده بتأكيد ميثان إيثان بروبان إيثان بو بإيثين بو بإيثاين بو بإيثانول ونيا بو إيثانا بو دروات أكذا تدشي إيثاني أكذا كواتا إشمان بده بيتهم تو أول أقبل مودي تسير كارما تشي بروبان تساعد بيتاني فير يعني شش راس هذا هو نوع فينا لهمنا ونعمل كانيش لبندي دا حتى يسوي متابعة في لبندي برنامج لبندي يعرف نعرف نعرف باشا
أو بنسبة نعم يلا بيدك بيكسا بنسبة روشتو بكارهناني لها طول الزاني گرینگە پێشێک لە ڕۆژەکانی وشەکار بۆکسیەکان ترشی لە ئاوازن لای ئاگدار ترشی لە ئاوازن طبعا ئەمینەکان هاتبوونەوە ئەمینەکان چیە ترکی لە ئاوازن ئێستا دێ باسی دەکەم بەڵام ترشەکار بۆکسیەکان ترشی لە ئاوازن باش نییە ترشی لە ئاوازن ئاگدار بەڵام داوازترن لە ترشا ناندار واضح بوو کەواتە لە ئاودا بە دوو ئاراستە دەئایەوێت أو سالمان أم دعوة بدرين وبني سيم الدنيا بلزم بكار هنا أنا كان يتلبينا وخلاء وسط خوراك بكار يعني شو خلاء وسط خوراك يعني بيه ولا بيه بخوار نولك لنمسيا كرشا مثلا سلكة أو خسار واحد كرشي كاروس ليش بيه ولا بخوار نولك كاري مثل كاري خوش لكاوة دەگەشتن لەو گرنگتر ئەمەیانە وەکو خۆراک پاراستنیش بەکاردێت ئەوە لە سەری موسە وزاری ئەگەر لە پێش نووسراوە وە پێم وایە دووەم بەکارهێنانێتی ترشە کاربۆکسیەکان بەکاردێت بۆ وەکو خۆراک پارێز دەزان خۆراک پارێزی مواد حافزە ئەو خواردنانەی ئێستا هەموو مواد حافزێتدا یەک لەوانەیە ترشی پرۆپالیک سۆربیک بەنزبیک دەگەشتن لەو زاری هاتبەوە کابلی مانەوە و خۆراک پارێز بەکاردێت جوابەکە هەمووی بوو چکە هەرسێکی نووسی هەرسێ تشەکەی نووسی بوو وەڵامەکەشمان هەمووی دەگەشتن ئەوەش بەنسبەت بەکارهێنانی طبعا بۆ دروستکردنی پیڤی ئەی بەکاردێت کە تشی ئیتامیک بۆ بەرهێنانی پیڤی ئەی بەکاردێت زۆرێک دەداسی باشە ئەوش دەکردیتەوە خۆت أنا لبن يلا مش نسأل أسترك ديك أسترك تكا قبل من البيت قرينا ديك هو الباس اللي كان الأول من يسعد في باس يروح شكال يدشي شكال وسيكال كل اللي اللي ليش يقول يا لو على قاعد يدبر يا مثلا السركان جمع اللي هو السركان بوليستر اگر جمع البوليستر هو باشا السركان اگر السركان زانا بدل السركان ببراي أقل لها ببراي تشيل كاربوكسيليك دابل زي ده باشا واضحوا كواتا تلبين أقلال أقل شوي قبول النبال هو يعني شوي يفرش النبال بس ببوراني يتسي معه أقل شوي أو هاي النبال هو يتوني شو نبالا ببوريني يتسي معه اگر شێوەی گشتی ترشی کاربۆکسیلیم لەبەر بوو ئەستەریشم لەبەرە بە گۆڕانی ئێرجشم تێگەیشتن من لێرە مەبەستەکەم ئاسانکاریە باش ئەتومەیە یەکێک لە بەریان کۆلێک بەتەنێک قبول لەبەر کە ئێرجەکەم کە ئاڕ ضعیفە بەتەنێ ئەڵتیهای لەبەرکە ئێرجەکەم کە ئاڕ دەکیتۆن بەتەنێ ترشی کاربۆکسیل لەبەر کە ئێرجەکەم کە ئاڕ دووەکەی دەبێنێتەوە حاليا كيف تقول باسمان بير كلور وارد ده لقبل أمين كان أكلوا شيء كده أو أنا بتاخانة ده نبدأ يعني باشا واضحون كواتب أبين أو أستركان تلبين لا أستركان ده كم شهان شوي يتشبه كم يشوي يتكلمون دبلومين أوتا تكاد أوتا باشا دي أو بميوان داري هاتو تدقن بقول أصلا R C O O H وليا أو يتدروار R شيء
أو أركا هاتيا زيادة كمان أرناي شيء ترى بين الكيل ونيا أو أنا اليوم الكيل كا أوش الكا باش جري واتي ده بمتوا كو وات تيجيشن كات أولا نعرف إشكال الكانوات يا الكانوات نعرف مشكلة باشا تو باب من يقول سي لتابيانو سي اتش بدينا او سي اتش 3 زيادة كمان بدين غلط نكر مشكلة زيادة نوي باش كايدا غلط كنا غلط هكذا تمام كاتشي هاد أربعة بأوكسجينو بند أو تاكليا تو أول مش داخل أول شيء خلاص أول زنكاربون يك زنسم مثيل باشا مثيل أدي إيرة زنكاربونا يك ميثان وات مثيل ميثانوات يعني مثيل ميثان يا سائل يا سائل بابن ليش حياتي باشا أو بيشي دبوتري مثيل فورمات تيجيشن مثيل فورمات شيء دبوتري أو ناو باو ديم قولي لي جملة ثانية مجنونة بقى نموذج كدري موا أم صلاة موا دي ترسيال وزاري تمهيدي 2007 2008 طبينا دي أجا ترسيال كان لكم الإسلام دي تمشاكا نعم ليروا كرتيكم ليروا كرتناكري يعني ليروا أليها أو بشيء أو دوش هردو أكسجين كم خلاك كده كده دلاي أكسجين كم كرتيكا هردو أكسجين كم دبيكلا أو دب كمثيل إيثان وات إيش عندنا شيء بس ولا يا سيدنا أنا زانو أو لو زانو صلاة تيجي أو زارع قريه بدي الشكال مسير كامل يدون عندي باشا أقريه اللي يكون كامل يدون زور عشاية واضح هو بس زان زور بس عليه زور بعساني قريه وعليك لبون بيزان أو نار أسهل تيجي خلاص لا هكذا بيرا وتشاي في ميزينا اشتغل يا ساكا دلي الكيل الكان ماشا الكيل ده شيء بالبعض او يجي الكان بمن أصلا كان دور بنا من عندي أوانش أو بكارنا لكانيان ومهمية زور بابشي نسر أمينة كان ده آخر شيء يلا أمينة كان أمينة كان ده بلى هي أساسا بقول بنا من عندي يلا أمين كان ناوكان بخويا لويا أقدر أمين أمين أقدر أمين أولونا نيتروجين دقيقة أمين كان نيتروجين كذا هذه الكيل هالوجين كذا هالوجين شيا فلورا روما ونيا أو دوا كا أو زانيين خوما كان هلا كنا ويكتو ليش يرجع
ئیفەر کوهور ئیفەرمان بە برادانە وەنیا حالی هێرگیت تاقانەیە و تەنها خۆیت بەراوردی مەکە بە کەس ئالۆجینی تدا ئەڵدیهایدی کیتۆن بە دوو برادانێ ئێچەکان جێنێوەکە ئار بدرێتەوە ئاڵێچەکان جێبگۆنەوە دەبنە کیتۆن و دەبنە وەنیا تشە کاربۆکسیلی بەستەرەکانیش باماشەوە ئەمینەکانیشی بە هیچ پێشون تێنا بەراوردی وەکەی تاقانە دابنێ کە نایترۆجینی تدا ئاسان کاری وەنیا دوانی تێدایە تاقانە حالی ئەلکین و ئەمینەکە ئەوانە دیشەرەکە كهول الزاني إيفل الزاني ألديهايد الزاني كيتون الزاني ترشي كاربوكسيد الزاني أستريش الزاني تو أسام بونينا ترشامان أقل إسا أمينة كان أمينة كان لأمونيا وردن شيرين كواتا بلي وردتي تدا درين الأمونيا أقل بيتو الامتحان فيهم الأمينة كان بلي وردتي كاملة معنا دا درين بلي وردتي ئەمۆنیا دادەنرێت ئەها ئەدوەکو دەرسی پێش و باسمان کرد ئاوێتەکانی بەنزینیش بەسدا دەدرێت بە لێوەردەکانی بەنزین ئاگدار ئەمینەکانیش لێوەردەکەی ئەمۆنیا چی دەزانێت ئەمۆنیا چەند هایدرۆجینی هەیە NH قڕینە سێ هایدرۆجینی هەیە هەر هایدرۆجینێک ئار بێتەجێ ئەمین لەبەر بزێت کەواتە ئەگەر هەیە آرك بيتنجي نيتروجين لو حال نبدا RNH2 وليا اگر هي دو ار بيتنجي تبدا RNRH حتى دي اتش للموتيله لا حتى دي اتش للكميله لا وليا او جانا تبدا RNRR يجي يتشكناي تيجي بەپێی ژمارەی ئاڕەکان پۆلێن دەکرێت ئەوە ئەمینی یەکەمی ئەوەیان ئەمینی دووەمی ئەوە ئەمینی سێ تێگەیشتن؟ وازەح بوو بە ژمارەی ئاڕەکان دەتوانی بڕیار بدەیت و بە ژمارەی ئێچەکانیش دەتوانیت یەک ئاڕی تێدا بوو یەکەمی دوو ئاڕی تێدا بوو دۆمی سێ تێدا بوو سێمی ئێچەکان هسه ايش كده ابو امونيا ونيا دو ايش كده ابو يعني ايش هاد ارك شيء ايش بدون ده كمي ده ايش كده ابو دنيا ايش كده ابو سيريا كون عجبه بس تياتك في وانا بقول اصل ده باركان تيجيشن بين سير ناونان يعني تدرينا اقدر CH3 CH2 NH2 CH3 NH2 تلا بين شيء ثاني يكميان أولا يكميان دوميا يكميان علي دوميا يكميان باش بيرد اليوم سنة هي 2 c'est choix belge. يا كميل قاعد الآن أقدر جماري كربون كان مش مير بقول دانا سريع كمية أقدر لا ما دام أودو كربون يعني دومين نخيل أول راس كربون بس يدعى ونيا يدكم على الكلام أول شيء يدكم على الكلام أقدر أول شيء يدكم على يوم قسمان أميني كمي معنى أميني دومي معنى أميني سيمي معنى أجاب حساب إجمالي كان من الششمين ونيا اشتواليها ونيا أو يقع حساب أو يكمية أو شيء كمية أو شيء زاد إيش أقالها يعني أقال لي تسودة ماني بهاي بروتين كامل يعني لبرتي إيش يعني يجي تشيغوريتو لبرتي إيش يعني يجي تشيغوريتو لبرتي إيش يعني يجي تشيغوريتو يجي تشيغوريتو يعني يكمية دوية تشيغوريتو دومية هسه تشيغوريتو بنا يوم كما شاء أثيل أماين يعني أثيل أمين تيجيشنا أول
مثيل أماين يا مثيل أمين كوري نمزانا أو ناوانا وازمان لنانا أو آخر بابتها لا آلة أنداليتان أو تأمين أماين كيسي بمثيله وازمان لنانا أقل يعني فاتونا وأنا ضرور خوش فكرة قلت مثال بروفان تاجي كان هم يبدأ لقطانيش بفيل بروبيل بيوتين أو صار الهوان بيوتلا ونيا كلمات أو صار بفيل وفيل الهوان بيوتلا تيجيش كواتا أديونا يشيء زاني إكسيل أمين أقولها إكسيل أمين يا أمان بابينوا نوني تلوسن أبدا CH3 NH دقيقة أمينة سندمية جدومية دوار كده عارف تسليكم دوانا مثيل أماين يعني دوانا مثيل أمين تيجيش أو زارا CH3 CH2 NH CH3 هذه استا دوامية شو النايب نيم؟ تبينا أثيل مثيل أماين ليش؟ لأن كان يشتغل بيننا رمز كندنت نابت لأن كان رمز كندنت نابت بلا رشاوي الأسودين إذا كان أقرأ في ويسكا إذا استوى تهرب شيء مثيل لما تصير رشاوناك شونيا بلا ميرا رشاوي الأسودين آخر نمونة دمه N CH3 CH2 CH3 CH2 CH2 CH3 أول شو ناودني أمينة كسيمية عقب بولي كي راستا شو ناودني أثيل مثيل بروبين أماين ليش بكي واضح خلاص ترى كم نعمل من الحامل لو نعمل شيء أساسي من الحامل لو نسوى أجل يكمله أو ألين أمين بكاري ما في أمين بروفيل دو أمين يهاشوا شيء دوانو سيان دواني كذا بكاري جاواز مسائل كبيرة أجل سيشيو مسيريو لسان هاشوا شيء سيان بكاري سيارة ما في سيارة أكيد هذا دواي أجل يشاركوا جاواز مسائل كوتاي من أمانة من كانشة وكبير كتوهم من أمانة باس مانكن نريتها إلى دونا وليتوا أقول بعض الكلام اللي موجود عليه بس دونا وليتوا كوت ناو كان يا سلام بين كوت أمين يا أخي فين الكاميرا؟ دي كاميرا أقل لنا وننا كان أو يباسم كتيرنا تمشاك راسا من باسي ميثانول إيثانول بروبانول دنيا بيوتانول شو تبغى إبغى شيء تشكله إكسانول دنيا أزيان إكسان دنيا أورنوسينال إكسانول أوكتانول إبتانول مهم أوعى كربون مش مدرس يعني كنت ده قال يوم عميرة مش هو حتى لبولش أجر يعني مثلا هو لبولش بس ده
لا مو باعتبار باس كله باس اتوما لم بتواني ميثانا او ميثانا او روحانا او شيء ميثانا او شيء طب بچنا ڕەوشتەکانیان و بەکارهێنانیان جارێ ئاگادارە دوو ئەمینی ژەهراییمان هەیە پاتراکۆتۆکسین پاتراکۆتۆکسین ئەی دەی خەتی لێ دەوڵ با تێپەڕۆنی هەندێک ئەمین پۆلی دوازەی تۆ لەگری زانیاری بەرەو زانیاری ئیشت پێیە ئەبووی دوومانجکەناڵە لەناو امتحانی ئیش بەو زانیاریان چوار ئەمینمان هەیە پێیان دەبرێت نیمچە ئەلکالی بیخەبازنەوە بە ڕەنجی جیاوازی نیمچە ئەلکالی کافاین نیکۆتین کۆلین مۆرفین باشە ئەوانە پێیان دەبرێت نیمچە ئەلکالی ئەمینی سروشتی نیمچە ئەلکالی باشە طب يلا أمينكان يعني أمينكان بتفتي لعواز دادم أو صلاة وزاري تلسني وزاري بتفتي لعواز دادم كل ده تبيني المسبب وتقولنا يبيني قال لي أنا المسبب أمينكان بتفتي لعواز دادم وزاري لبرام المسبب أمينكان بتفتي لعواز دادم أو صلاة بۆیە ئاوە جیراوەکانیان لە ئایۆن لێن ئایۆنی هایدرۆکسیدیش پێکرێت ئایۆنی هایدرۆکسید پێکرێت لەبەرەوەی ئەمینەکان چون ئەلیکترۆنی سەربەستیانەیە بە ترکیبی دادەنێن ئاگادار و لە ئاویشدا دەتوانێت بێتە تێلیۆسیش بەڵێ کەسێک پرسیاری هەیە؟ تەمامە ڕەفتار دەکا و لاوازش کۆتایی بە ئەمینەکانیش هات ئەگەر پرسیارمان نییە ئەو بەشێنەوە یاڵە هەر چوار کارێکەکان بۆ باسم خوارد فەحات باشە کەرتی چواریش لە بۆ خۆت پۆلیمەرەکانە نەزەبەرکردنە کردیتمە هەڵبژارەکان زۆر لەبێت بۆ هەڵبژارەکان باشە کارێکە ئەندامیەکە دەی هەموو ساڵێک دێنێتەوە ئەمن ئەلێرە باسی ڕۆژەوە کارێکی لێ دەنووسم ئێستا کارێکی دەنووسم دام چێ زانیەوە کارێکی زۆرێکە با بیان نووسم کارێکە ئەندامیەکانیەکان پێگۆڕینەوە یان شوێنگرتنەوە ئاگاداردا دووەمیان ئەلێ دەنووسم خستنە سەر سێمیان
خەزبوونەوە چوارەمیان لاغر کوڕینا لە تەمهیدی پرسیاری تەمهیدی هاتەوە بزانە ئەوە پێشی دەنووسم پرسیاری گوزاری دوزار و حەفدە هەژدە تەمهید ئەم کارلەکەی نووسی کوڕینا CH3 کوڕینا Co CH3 CH2 OH Guga CH3 CH2 O CH2 CO3 COH2 تمام دارم ئەو کارێکی دابوو لە وزاری ئەم کارێکە زۆرە کارێکەکە پێگۆڕینەوەیە خستە سەرە خەزبوونەوەیە لابوونەوە خەزبوونەوە لابوونەوە خەزبوونەوە باش بەس ئاخری دەبێت بزانم چی خرشوشنەوە يوم خوش نقصر شلون آخر سعادة يوم خوش نقصر هذا اللي نبي أهم وإيجابية ما نقولنا وإيجابية ما نقول حسبنا ما نقول لا بد ما نجيب معها هبوش يسأل يدي باسي موضوع عندك كما تكشف بين توقع جدي جوان على هذا تبيني لسر خسبون لسر بيقولنا رابط سجالس بيقولنا تبيني ثاني ولا مين أو زبدة الغزالة بيقولنا يعني يدوش باشا جاي بيش هموش بناسب بيقولنا مهمة جاي قولنا وين قديلة كابا قديلة شيء باشا قولنا وين ترى بينا ببينن كذا كم هذا لا أو قلما أو بيقولنا أو قلما سقط ثانيا قرأ أو بيقول تجيشتر بارزاني يسني لا شيء بمين بعد من يقولنا CH4 Co Cl2 دكتور CH3Cl CoHCl باش أو كاري كمان ليتبش تزور كاري تمشى راس عملية سنة بيقولينو بيقولينو يا بس أبدي تمشي هاي اللي جوا شن هيدروجين هيا شن هيدروجين ما هذا واحد بيبرع أو هيدروجين نما نا كلوريك هاتنجي كواكب الجياكي هيدروجين كلوريشين ورجع يلكن بكورتيكي وبكورتيكي سيلا قاعد جي اتشك اجبشلا جي قلت نوا جي بوري نوا شوين قلت نوا جي قلت نوا أقل يا جي يكتر شوين يكتر ده نوا أو بيني بيقول هار أو بسيارة هات وزاري أو يا باقي مسلم تمشاكا ده زور عشرة ومليار طبعا هو هكساني ألقية ونيا هكساني ألقية هيدروجين بيو ونيا بس هو هيدروجين خينا دار بس تصور كده هكساني ألقية هيدروكربونا الكربون لهيدروجين بيكاتو كواكب مينا سيلا كاتيرا أو إيش شوي ده أنت سيلا كاتيرا كده تديارني بس أصل ده هيا ليش دي دبيني بيقولوا ميدا سيلا كاتا جي اتش جي اتش جي سيلا
ئەوەش پێگۆڕینەوەیە. ئاخرش تێبینی کشێ دەبێت ئەوە لە دەوما هەندێک شکاری دەبێت ئەوانەی کەم باس کرد ئەوە ئاسان ڕوون دەبێت. ئێستا ئەو کارەکەی نووسینەوەیە ڕەن نەخێر گۆڕینەوەی تێداگیان باشە لایمە پێگۆڕینەوەکان بە هالۆجینەکان زۆربەی کار دەکەن یان لە نێوان خۆیاندا هالۆجینەکان یان لەگەڵ هایدرۆجینەکان باشە زۆربەی کار خستە سەر سێ جۆر خستە سەر بێ قوڕینە باشە دەکەن خستە سەریشیان پێ دەگوترێت هایدرۆجینێن واتە خستنەسەری H2 خستنەسەری H2 پێ دەگوترێت هایدرۆجینێن خۆی ئەم قسەیە گرینگە چ بە خستنەسەری هایدرۆجین دەگوترێت هایدرۆجینێن باشە خستنەسەرێکی ترم هەیە پێی دەگوترێت هالۆجینێن باشە واتە خستنەسەری هالوجين هالوجين چه قرينا X2 X2 يعني CO2 F2 Br2 I2 آخر خستنەسەری هالیدی هایدروجین HX HCl HBr هكذا باشا كل انسان خصنا معناها هي ملاحظه في الشيء وشيء خصنا سد بواتاي خصنا سد وسد بدي دواني وسيعني خصنا سد وسد بدي دواني وسيعني باتي من يكتب معك